بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان ئازیزان، خۆشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی نووسین و یادەوەری بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستان، هەمیشە گوترێ لە پێشکەشکردنی بەرنامە سێ کوچکەیەک هەیە، ئەم سێ کوچکەیە یەکتر تەواوەکەن. تەنها بێژەر ئەو کەسێک کە پرسیارەکە با بڵین تەوەری سەرەکین یاخود با بڵین چەقی بابەتەکە نییە. زۆرجار ئەو بەڕێزەی کە وەڵامەداتەوە یاخود میوانەکەی کە تۆ پرسیاری لەکەیت و هەروها وەڵامەکە ئەوە بێ بە بابەتێکی گرنگ، چونکە ڕۆژنامە نووس یاخود با بڵین پێشکەشکار تەنها ئەوەی لەسەرە کە کۆمەڵێک پرسیار بوروژێنێ، ئەوەی کە وەریەگرێتەوە گرنگە کە وەڵامەکەیە. لەم چوارچێوەیە بابەتێکی تریەتە پێشەوە کە بریتە لە بیسەر یاخود با بڵێن گوێکرد یاخود لە بینەر. بۆیە بۆ ئێمە هەمیشە گرنگ بۆ لەم بەرنامەیە کە ئێوەش بە شێوەیەک لە شێوەکان بەشدار بن لە بەرنامەکەیە، واتە تەنها من و بەڕێز مامۆستا عەلی باپیر کە من وەکو پرسیارکەر و ئەویش ئەوەی کە وەڵامەیەتەوە تەنها کۆتایی نەیە بەمە، بەڵکو ئێوەی بەڕێز تێگەشتنی ئێوەی بەڕێز بۆ ئێمە بابەتێکی گرنگە، وهروەها ئێمە ئەم بەرنامەیە بۆ یەکەین بۆی کە بگاتە لای ئێوەوە تێگەشتنی ئێوەش بە شێوەیەکی گشتی بۆ ئێمە هەمیشە گرنگ بووە. بۆیە لە سەرەتایان بەرنامەیەوە هەمیشە ئەومان پیشان داوە کە ئەو بابەتانەی کە ئێمە پێشکەشیان ئەەکەین لێرە ڕاستە ئێمە بە باشیان نەزانین، و هەروەها ئەو وەڵامانی کە لە بەڕێز مامۆستا عەلی باپیریان وەرەگرینەوە، ئەو بابەتی کتێبەکان کە ئەیکەین بە پاساوی پرسیارکردنمان، ئەمانە بابەتی گرنگن، بەڵام هەمیشە ئەوەشمان بۆ گرنگ بووە کە ئێوەی بەڕێزیش لە بەرنامەکە ڕازی بن وە سوودی لێ وەربگرن. لەبەرەوە ئەمەش هانمانەدا بەوەی کە لەسەر بەرنامەکە بەردەوام بین. خۆشحاڵم کە لە ئەڵقەی 57 بە خزمەت ئێوەی خۆشەویست دەکەمەوە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر لە کتێبی تەوژمی ئیسلامی و ئەلمانی خاڵە هاوبەش و جیاوازەکانیان. ئێمە ئێستا تەقریبەن هاتووینە ناو کتێبەکەەوە، و هەروەها بە جۆرە لە جۆرەکان داخڵ بە مەدخەلەکەی بووین، و هەروەها ئەو دەرگایە کە لەسەر بابەتەکان نەکرێتەوە بە وەکو پێشەکی ئەو بابەتانەی کە مامۆستا وەکو مولەحەزات نووسیوێتی. مامۆستا زۆر بەخێر بێ، سوپاس دەکەین. زۆر سپاس، ئێوە بەخێر بێن کاک پەیوەند. سوپاس دەکەین. مامۆستا پرسیارێک هەیە هەمیشە لای جاری وایە لای نووسەرەکان یاخود لای ئەو کەسانی کە زۆر جار قسە بۆ خەڵکیی زۆرەکەن، و هەروەها بە مەساحێکی جیاواز بە ڕووبەرێکی چۆنەڵی جیاواز و هەروەها بە گوێگرتنی جیاواز و هەروەها بە بینەری جیاواز هەمیشاڵێن کێشەیەک هەیە، یاخود جاری وایە بە قەیرانیش ناوێ بە نەویژەوەیە کە زۆر جار مەبەستەکە وەکو خۆی ناگات، واتە نووسەر زۆر جار یەکێک لە کێشەکانی ئەوەیە کە ئەو مەبەستی کە هەیەی وەکو خۆی ناگاتە لای خوێنەرەکەی، یاخود بە جۆرە لە جۆرەکان ئەو پەیامانەی کە نووسەر هەیەی زۆر جار خوێنەر وەکو خۆی لێ تێ ناگا. لە چوارچێوەی کتێبی تەوژمی ئیسلامی و ئەلمانی تۆ هەست دەکەی کە خوێنەرەکانت وەکو ئەوەی کە خۆت مەبەستە ئاوا لێ تێگەشتون، تۆ تووشی ئەو کێشەیە نەبووی لەگەڵ خوێنەرەکانت؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. کاک پەیوەند، بێگومان ئەوەی کە لە عەقڵ و دڵی نووسەر یا بێژەردا هەیە مەرج نییە وەرگر جا چ بە شێوەی بیستن چ بە شێوەی خوێندنەوە یا بیستن لەگەڵ دیتندا مەرج نییە بە هەمان شێوەری بگرێ. ئەو پرسیارەی جەنابەت نەک بەنسبەت ئەم کتێبە، بەڵام بەنسبەت ڕووداوێکی دیکە شتێکی خۆشیەوە بیرهێنامەوە. کاتی خۆی من لە گوندی ماخۆبزدان ینی گەڵووی ماخۆبزدان مەلا بووم، ماوەی ساڵ و نیوێک لەوێ لە خزمەتیان بووم لە ساڵی 86-87. جا لە یەکی لە وتارەکاندا باسی ئەوم کردبوو کە خەڵکی و ناوچەی هەمووی ئاژەڵدار بوون، مەڕوو بزن و ئەوانە بەخێو دەکەن، ڕەشەوەڵا کەمتر. خەڵکی نەدەبێ ئاگاتان لێبێ لە کاتی ئاژەڵ بەخێوکردندا
نوێژ و عیبادەت و واجباتی خۆتان نەچوێنن، هەروەها زەڕی لە وەرگا و پاوانی خەڵکی دیکە نەکەن، ئەگەر نا ئەگەر وا بکەن گوناهبار دەبن و ڕزقەکەتان لێ حەرام دەبێ ئەگەر بە ئاژەڵەکان لە وەرگای و لە پاوانی خەڵکی دیکەدا بلەوەڕێن و بەو شێوەیە. دوایی بیستمەوە گوتیان لە ڕانیە باز کرابوو، گوتیان وڵا مامۆستا ئەکپەیدا بووە لە منتیقەی پشدەرەڕەقا، ئەو ناوچە پشدەرەڕەقەی پێ دەڵێن، گوتوێتی مەڕاگرتن و بزن بە خێوکردنیش حرامە. ئەمیش گوتمەڵایە و قسەیە وەکوهی من دەستچێ بەسەوەی من نییە، زۆری لێ زیاد کرا. من گوتومە ئەگەر بێت و ئاژەڵ بە خێوکردن بە شێوەی شەرعی نەبێ، ئەرکە شەرعەکانی لەسەر بچوێنی، حەقی خەڵکی پێوە بخۆی، ئەو کاتە ئیشکالی شەرعی دەکەوێتێ. جا مەبەستمەوەیە جاری وهەیە فعلەن کە تۆ قسە دەکرێت بابای بیسەر یاخود وەکو گوتم خوێنەر بە قەناعەتی پێش بیرکردنەوەوە یا بە قەناعەتی پێش گوێگرتن یا پێش خوێندنەوەوە تەماشای قسەکان دەکا. کوردواری خۆشمان دەڵێن لە پیاوی برسی بپرسی دوو کۆ دوو دەکات چەند دەڵێ دەکات 4 کولێرە 4 نان، چونکە و هەر ئەوەی کە خۆی مەبەستێتی زیاتر تێدەگا. کەسانێک هەبوون با من وەکو پێشتیش ئاماژەم پێدا هەندێک شتیان نووسی بوو، بەڵام زیاتر بە دوای ئەوەدا گەڕابوون، هەبووە دوای هەڵەی ئیملاییدا گەڕابوو، هەبووە مەسەلەن بە دوای ئەوەدا گەڕاوە کە چۆن جا لە نێوانی تەوژمی عەلمانی و ئیسلامدا ئیسلام لە شوێ و عەلمانیەت لە شوێ و نەچی گوت و عەلمگوتبی عیلمانی، علم لە شوێ و ئیمان بە غەیب لە شوێ و خاڵی هاوبەشیان کوا لە شوێ و ئەوانە. یعنی وەکو پێی وابوو کە ئەوە من خاتری ئیسلامم گرتووە کە لەگەڵ عەلمانیەتدا بەراوردم پێکرد و نێزانێ زۆر خاتری عەلمانیەتم گرتووە. عەلمانیەت فکرێکە زادەی فکری بەشەرە، بەڵام ئیسلام زادەی وحی خوای پەروەردگارە. ئەو علمەی کە لە خوای پەروەردگار لە قەدەر خوایە سوبحانە وتعالە، خەڵتەی تێدا نییە، بە شەرتێک بە مەرجێک وحی بێ، دەستکاری نەکراو بێ، نەگۆڕدراو بێ، کە تاکە نوسخەی وحی دەستکاری نەکراو نەگۆڕدراو لە بەردەستی مرۆڤایەتیدا هەبێ قورئانە بە پلەی یەکەم و بە پلەیەکی دیکەش سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام. جا بەڵێ ئەوانە دەبێ وەکو گوتم هەشە کاک پەیوەند خۆی هەڵگری هەندێک ئایدیا و فیکر و بەرنامەیە، ئیدی هەر شتێکە کە تەماشای دەکە هەر لە چاویلکەی فیکر و بەرنامەکەی خۆی تەماشای دەکا. ئەوەی کە دەڵێن دەبێ مرۆڤ بابەتیانە تەماشا بکە، ئەوە وشەیەکە بەزار بە ئاسان دەگوترێت، بەڵام بەکردەوە زۆر بە زەحمەت پیادە دەکرێت بابەتیانە. یعنی بەس تەماشای مۆزوعەکە بکەی، بابەتەکە بکەی، خودی لەگەڵ تێکەڵ نەکەی، ئەوە زۆر زەحمەتە. چونکە بۆچی مرۆڤەوە خودیکی هەیە، زاتێکی هەیە، ئەو زاتە بەوش هەر کەسە ئەو زاتێک کە هەیەی ینی تێکەڵکێشە لەگەڵ کۆمەڵە شتدا، لەگەڵ بوون ناسیەکی تایبەتدا، لەگەڵ کۆمەڵی خولیا و ئاواتی تایبەتدا، کۆمەڵە شتی عەقیدەکە قەنەعەتی پێێتی، کۆمەڵێک کلتور، پاشخانێکی پەروەردەی، پاشخوانێکی فیکری سیاسی کۆمەڵایەتی، ئەوە وا بە ئاسانی ئەوانە لە کۆڵ مرۆڤ نابنەوە. مامۆستا من ببوورە من مەبەستم زیاتر لەمە بوو، جەنابش بە جۆرە لە جۆرەکان ئاماژەت پێکرد. زۆر جار ئەگەر ئەو بینەرە یاخود ئەو بیسەرە یا ئەو خوێنەرە وەکو خۆی لە مەبەستەکەی تۆ تێنەگا، ئەو کاتە ئەنجاکەوێتە تەفسیرکردنی خۆی، واتە تێگەشتنی خۆی بە تێکستەکە یاخود با بڵێن بەو دقا ئەبەخشە کە مەسەلەن جەنابەت نووسی وتە یا ئەوەی کە جەنابەت وتوتە، نەک ئەوەی کە تۆ پەیامێکت هەیە. کێشەکە جاری وایە لەمە دروستە بێ و زۆریش جاریەوەی کە جەنابەت وتت وەڵا لە قسەی منە چێ بەس نایناسمەوە، نە دەستکاری کراوە. جاری وایە تێگەشتنەکە نە دەستکاریەکە خودی کەسەکە، خودی نووسەرەکە، خودی بێژەرەکە نایناسێتەوە لەبەرەوەی ئەوە نە گۆڕانکاری تاکراوە. ئەوە قسەکەم لەسەر ئەوە عەرەب تابیرێکیان هەیە زۆر جوانە، ئەگەر کەسێک قسەی کەسێک بڵێت تۆ بەڵام دەستکاری کردبێ و گۆڕیبی، دەڵێ لا تقەویلنی ما لەم ئەقل، شتێکم پێ مەڵێ، ینی نەگە تۆ ینی وامەکە شتێک بڵێم کە من نەمگوت بێ. فعلا ئەوە زۆر جار ئەوە دەبێ و ئەوەش
کاکە پەیوەند هیچ تێکستێک هیچ کتێبێک هیچ قسەیەک لەو ئیشکالە خاڵی نابێ یعنی ئێستا کەلام الله فەرمایشتی خوا قورئان تەماشا دەکەی کۆمەڵگای ڕۆژگاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بێ بڕوایەکان بە شیعریان ناوزەد کردووە بە قسەی کاهینانیان ناوزەد کردووە بە قسەی جادوگەرانیان ناوزەد کردووە بە قسەی هەڵبەسترا و بە ناوی خۆوە ناوزەدیان کردووە بە قسەی شێتیان ناوزەد کردووە یعنی ئەو ناوانیان هەموو بۆ پێغەمبەری خوا بەکارهێناوە عەلەیهی سەڵات وەسەلام گوتویانە جادوگەرە گوتویانە کاهینە گوتویانە شاعیرە گوتویانە شێتە گوتویانە إن هذا إن هو إلا إفك افتراه قسەیەکە هەڵی بەسۆ بە ناوی خواوە هەر کەسە لە هەمبانەی خۆی جاگوێز دەژمێرێ هەڵبەتە ئەوانەی کە ئەو قسانەیان بۆ قورئان گوتووە مەرج نییە قەناعەتیان وابوو بێ بەڵام ئەو زلە زلانەی کە خەڵکیان خستۆتە ژێر ڕچێف و دەسەڵاتی خۆیانەوە خۆ دەبێت بیانوویەک بیهێنەوە بۆی بڕوا بە قورئانە نێنن کە فەرمایشتی خوایە ئەمجا بۆ خەڵەتاندنی خەڵکو و چاوپێچ خستنە سەر چاویان خۆڵکردنە چاویان گوتویانە ئەوە خۆوە وەحی خوا نییە ئەوە هەڵی بەستووە نەخێرەوە شیعرە نەخێرەوە قسەی کاهینانە فاڵچیانە نەخێرەوە بابایەکی شێتە یا جادوگەرە مەبەستمەوە لەگەڵ قورئان دەکە فەرمایشتی خوایە ئەو شێوە مامەڵە کراوە بەل هیچ تێکستێک و هیچ دەقێک لەو ئیشکالە خاڵی نابێ بەڵام من هەوڵم داوە بە ڕوونی قسە بکەم ئەخر هەیە بە معقەدی بە ئاڵۆزی قسە دەکا پێیان بێ من هەم قسەکردنی کاتی وتارم هەم نووسینم بۆ کەسێک کە مەبەستی بێ یا لە وشەکانی من تێبگا ڕوونە بە پێشراوی قسە ناکەم من زۆر جار گوتومە من عەزیەتی ئەوە نادەمە بەر خوێنەر یا بیسەر کە قسەکانی بۆ پێچمەوە جاز عەزیەتی بدەم بیکاتەوە قسەکانی بۆ ناپێچمەوە وەکو یا پراغ پێویست بکات بیکاتەوە بەڕوونی بە ڕاشکاوی بۆی دەڵێم بەڵام ڕوونی و ڕاشکاوی معنای وانەیە کە سادەیە و سەطحیە و سەرچێڵە بەس ڕوونە ئێستا قورئان خوای پەروەردگار ناوی لێناوە کیتابی موبین بەڵام ئەو کیتابە موبینە وەکو چۆن بابایەکی سادە شوانێک گاوانێک کرێکارێک نەفەرێک کە خوێندەواری نییە مەبەستم ئەوەیە لێی تێدەگا فەیلسوفێکیش لێی تێدەگا بەڵام هەر کەسە بە قەدەر خۆی و هیچ کەسیشیان هیچ مرۆڤێکیش ناتوانێت بڵێ من گەیشتومە ئەو پەڕی یعنی هیچی دیکە تیانە ماوە قورئان جاوە بۆ کەسێک کە ممارەسەی لێوەربوونەوەی قورئان کە ئەوەی بۆ دەردەکەوێت مەبەستمەوە کە قسەی ڕوون معنای وانەیە کە قوڵ نییە هەروەکو قسەی پێچرا و ئاڵۆزیش معنای وانەیە کە زۆر قوڵە قسەیە زۆر ئاڵۆزە بەس کە دوای دەیکەوە تەماشا هیچی تێدا نییە قسەش هەیە ڕوونە بەڵام دیارە بۆ ئەهلی خۆی ڕوونە کەسێک کە وەکو گوتم بەلای کەمەوە شارەزای ئەو دەربڕینە و شێواز و مفرەدە و شتانە بێ بەڵام دەتوانێت بە ئاسانی لێت هەیە هەر کەسە بە ئەندازەی خۆی مامەستا زۆر جار بە من وترێوە زانن کە من پرسیاری ئیرتیجالی ناو بەرنامەکەم زۆرە ینی زۆرینەی باوە بڵێن زۆرینەی بەرنامەکەی ئەوەی کە لەگەڵ جەنابتا و پرسیارانەی کەم پرسیاری زۆر ئیرتیجالین و هەنووکەین من زۆر جارەوە مەڵم ینی بەرنامەی من لەگەڵ مامۆسایە بەرنامەی منهەجیە ینی قسەمان لەسەرەوە نییە من ڕۆژنامە نووسێک نیم بە دوای هەواڵەکە بڕۆم و بە دوای سیاسێک بڵم ئەم سیاسێت بە دوای ئیلا بێم شتێکی وروژێنە بەتەئکید من ئەو بۆیە ینی ئەمە بۆیە چکەوە زیاد لە جارێک پێمە وترێتەوە کە تۆ ئەو پرسیارانەیەکی ینی ئەو پرسیارانە پێشتر مامۆسای زانەیە یاخود ئاگادارت کردوەوە یا پرسیارت بۆ ناردووە یاخود زۆر ئیرتیجالی ینی بۆ مانای کە من تەسەوری ئەوە بکەن کە من ئەمەوێ مەسەلەن کۆمەڵێک شت بڵێ کە وەکو جەنابەت و ڕژاننی تیا لە ئەم بابەتانی تیا بۆیە زۆر جار ئەو شوێنانەی کە زۆر هەستیارن ئەمێ هەر تێکستە وەکو خۆی بخوێنەوە ئێستا بۆ نمونە لە پێشی چێما مەسانووسی وتە هەروەکو خۆی دەنووسی خوای پەروەردگار ویستی وا بووە کە مرۆڤەکان لە بواری عەقیدە و فکر و ئیمان و کوفرەوە بە حوکمی ئیرادەی ئازادانەی خۆیان جیاواز و جۆراوجۆر بن جیاواز و جۆراوجۆر بن مامۆستا ئەگەر ویستی خوای پەروەردگار لەسەر ئەوەیە کە مرۆڤەکان لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕ و
ئیمانەوە هەتا ینی ڕەنگەمە بچێتە ناو بێ ئیمانیشەوە بەڵا هەرگوتومە ئیمان و کوفر باشە ئەگەر ئەمانە مەسەلەن ئازادیەوە بە مرۆڤ ئەی چۆن مرۆڤ زۆر جار لەسەر عەقیدەکەی لێپرسینەوەی لەگەڵەکرێت لەگەڵ لەسەر عەقیدەکەی زۆر جار مەسەلەن لە ناوە برێ و کوژرێ و ینی ئەمە لەلایەن مرۆڤی تریشەوە ینی قسەکە لەسەرەوەیە مرۆڤێکی تر بە مەسەلەن بۆ منە هەڵگری عەقیدەیەکی جیاواز دێ محاسبەی ئەمەکە لێپرسینەوەی لێەکە حەشر و نوێشرێکا و لە کۆتایی پێهێنێ قسەکە لەسەرەوەیە مادام خۆی پەروەردگار ئەم ئازادیەوە بۆ ئینسان بۆ هەیە لە دنیا محاسبەی خەڵکی تر بکات لەسەر عەقیدەکەی لێپرسینەوەی بکات لەسەر عەقیدەکەی نەخێر تا بۆ تڕۆنکەمەوە جارێ ئەوە کە خوا سوبحانەهو وتەعالە دەستی مرۆڤی ئاوەڵا کردووە لە نێوانی ئیمان و کوفردا چ جای لە نێوانی تاعەت و فەرمانبەری و بێفەرمانیدا لە سوورەتی کەهفدا بۆ وێنە ینی بەڵێن دەگەنا لە زۆر شوێنی قورئاندا و ڕاستیە باس کراوە خوای پەروەردگار دەفەرمێ وەقول الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر بڵێ حەق لە پەروەردگارتانەوەیە چێ حەز دەکا با بڕوابێنێ چێ حەز دەکا با بێ بڕوابێ خوا سوبحانەهو وتەعالە مافی بێبڕوابوونی بە مرۆڤەکان داوە لسورة كافرون دا بسم الله الرحمن الرحيم قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون لا ولا أنتم عابدون ما أعبد لكوتايدا لكم دينكم ولي دين والرقي داوة كافران دين برنامج إخواني عن هبه ببيغمبر دا فرمي عليه الصلاة والسلام ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين آياتنا وتنور سورة يونس دا فرمي أجر پروردگار دويستباي تێک ڕای خەڵکی سەرزەوی ئیمانیان دێنا واتە ئەگەر ویستە بای ئازادیان لێزەوت کە ئەگەر ویستە بای ئازادیان نەکا سەرپشتیان نەکا وەکو فریشتەکان تێک ڕای خەڵکی سەرزەوی دەیتوانی کە بیان کاتە بڕوادار وەکو فریشتەکان ئایا تۆ خەڵک ناچار دەکەی بیان کێ بڕوادار واتە بۆت نییە کاکە پەیوەند ئەوە ڕاستیەکی نوکوڵی لێ نەکراوە کە خوا سبحانه وتعالى لبروي مروفي هروها جندي بو تاقيكرنەوە دروست کردوون لە سەرزەوی تاقیکردنەوە بێ دەستکراوەی بەبێ سەرپشتکران نایەتە دی ئەوە یەک دوو ڕەنگم بەسەدەوە بێ کە لە ئیسلامدا باسی ئەوە دەکرێت کە کەسێک لە دینەکەی هەڵدەگەڕێتەوە لەسەرەوە سزا بدرێ من ئەوە لە لای خۆمەوە بە شتێکی زۆر ڕوون و ئاشکرای ئیسلامی دەزانم کە ئیسلام هەرگیز زەخت و زۆر بەکار ناهێنێ نە بۆ موسڵمانکردنی خەڵک نە بۆ لەسەر ئیسلام هێشتنەوەی خەڵک ئەو قسەی وردە نە بۆ سەرەتا موسڵمانیان کە زەخت و زۆر بەکاردێنێ نە بۆ دوا ئەوەی کە موسڵمان بوون دەبێت هەر لەسەر ئیسلام بمێننەوە زەخت و زۆر بەکاردێنێ طبعا من لكتابي الموسوعي إسلام ودولة داري دا لكتابي دومي برجي دومي بنماكاني سيستمي حكمراني لإسلام دا لبدا باسي أو مسألة يمكن دو أي كردومانا بنعمل كيشش حكمي هالقرانو لإسلامو هالصنقان دنياك إما أو همو آياتاني خوي پروردگار من هي كباسي أو دكن مروفكان آزاد وكز بوين زوريان ليبكاوا وببيغمبري خاتمي قلتوا عليه الصلاة والسلام لسورة يونس دا أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين آية زور لخلقي دكي ببرسيار كردني نكوري ليكرانا وتبوتني لسورة لكوتاي سورة قاف دا وما أنت عليهم بجبار فذكر بالقرآن من يخاف وعيد توبوتني بسريان دا بسابيني بقرآن بترسين هركسي كلها هرشي من دا ترسين لكوتاي سورة غاشية دا وما أنت عليهم بمسيطر إلا من تولى وكفر إيه فيعذبه الله العذاب الأكبر إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم قرانا أن تنيابوا لا إيمايا ليبرسينوش أن تنيال سر إيمايا بويا بدرجاي ميجوي مسلمانان بأندازي أو كمسلمانان وحكمرانان بتايبت بابن بون بشريعته هيج جورا زور ليكردنو توبزي كردني شان بكارني هناوا وكو قتم نبو لسرتاوم هنا نيو إسلامي خلق چونك خلق بتوبزي نهاتني إسلام وقتك تو كسيك
نامسلمانێک ناچار دەکەی بهێنێ نێو ئیسلام نایکەی بە مسلمان نایکەی بە ئیماندار دەیکەی بە منافق. منافق چی؟ ئەو کەسێک کە خۆی بە مسلمان پێشان دەدا بەڵام لە دڵیدا کوفر هەیە. جا ئیسلام چۆن دینەکەی دینی ئیسلام ڕێ دەدا خەڵک کاتە منافق لە حاڵدا کە خوا دەفەرمی منافق لە کافر خراپترن إن المنافقين في الدرك الأسفل من النار. هەروەها بۆ لەسەر ئیسلام هێشتنەوەی خەڵک لە مێژووی دەوڵەتی ئیسلامیدا لە سەردەمی دەوڵەتی ئومەویدا کە زۆریش پابەند نەبوون بە ئیسلامەوە لە سەردەمی دەوڵەتی عەباسیدا خەڵک هەبوو کتێبی نووسیوە دژی ئیسلام ڕەخنەی لە قورئان گرتووە ڕەخنەی لە ئیسلام گرتووە مەرجێش نییە هەر جوولەکە و نەسڕانی بوو بێ. مسلمانان چیان کردو؟ جوابی وەڵامیان داوەتەوە. مسلمانان وەڵامیان داوەتەوە واتە قسە بە قسە. بەڵام ئەوە کە ڕەنگە مەبەستەدەوە بێ مەسەرەن دوایی کەسانێکی وەکو ئەو گروپە پەڕگیرانە پەیدا دەبن وەکو داعش و هاوێنەکانی داعش کە خەڵک دەکوژن لەسەر ئەوە لە ڕاستی هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە. ئەو وەکو چۆن مەسەن زلهێزانی دیکە خەڵک دەکوژن لەسەرەوەی کە لەگەڵ ئەو نین بە هەوای ئەوان ناڕۆن ناوێن لێ دەنێن تیرۆریز ناوێن لێ دەنێن چی ناوزەدیان دەکەن بە هەمان شێوە ئەو گروپە پەڕگیرانەش خوێنی هەر کەسێ بە حەڵاڵ دەزانێت مەرجیش نیە هەر تەنیا بە ناوی ئیسلامەوە بێ. خۆ زۆر گروپی پەڕگیر و خەڵکی پەڕگیر و تێپەڕێنەر هەیە کە خوێنی هەر کەسێک بە حەڵاڵ بەڕەوا دەزانێت بیر ڕێژێ سەر و ماڵی بۆ خۆی بەڕەوا دەزانێت مادام لەگەڵیدا نەبێ. ئەوە ئەم حاڵەتی تێپەڕاندن و پەڕگیر و تونند و تیژێ لە نێو بەشەردا هەر بووە و هەر دەبێ هیچ. بەڵام ئیسلام ئایا ڕێگەی ئەوە دەدا نەخێر لەگەڵ سڵبی عەقیدەی ئیسلامیدا ئەوە دەژێت. زۆر باشە مامۆستا با بچمە سەر پرسیارێکی تر بە جۆرێکی تر ئەمەوێت تۆزێ لەسەر ئەمە زیاتر بوەستین مامۆستا. هەر لە پێشێکەکە جەنابەت لە دەستپێکە نووسیت خوای گەورە تەنانەت ڕێی بە پێغەمبەرانیش نادات کە هیچ جۆرە تۆبزیکاری و گوشارێک بەکار بێنێ بۆ ناچارکردنی خەڵکی بە ئیمان هێنان. هەڵبەت ئەمەد بە جۆرە لە جۆرەکانیش وەڵام مایەوە بەس بۆ حەزم کرد زیاتر لەسەر ئەمە بوەستین و تێکەڵکێشێکەم لەگەڵ پرسیارێکی تر ئەویژەوەیە کەواتە ئەی ئیشی تەوژمی ئیسلامی چییە مامۆستا؟ ئەوە وتمان مرۆڤ ئازادە لەوەی کە ئیمان هەڵەبژێرە یا کوفر هەڵەبژێرە. ئیشی تەوژمی ئیسلامیش لە کۆمەڵگەیەکی مسلمان نشینە زۆر جارە گوترێت داواکردنەوەیە جارێک کە هێنا بانکردنەوەی خەڵکی بۆ ئیسلام. قسەکە لەسەرەوەیە ئیشی تەوژمی ئیسلامی ئەلێرەوە ویستم ئەم خاڵە ینی بە گرنگ یازانم بۆی جەنابشت باسیکەی ئیشی تەوژمی ئیسلامی چییە لە بەرامبەر ئەمەی کە مەسەلەن جەنابشت تەوژمی ئیسلامی کاکە پەیوەندیان دیارە خۆیان بە شوێن کەوتوی پێغەمبەر دەزانن صلی الله عليه وسلم و دەبێت شوێن پێغەمبەری خوا بکەین لەقەد کان لەکم فی رەسوول الله ئوسوة حەسەنە. بە دڵنیایی لە پێغەمبەری خوادا بۆ ئێوە سەرمەشقێکی باش هەیە یاخو باشترین سەرمەشقی هەیە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چی کردووە؟ خوا بە پێغەمبەری خاتم دەفەرمێ ئین عەلەیکە ئیلا البەلاغ، تۆ تەنیا گەیاندنت لەسەرە. هەروەها دەفەرمێ وما عەلى الرەسوول إلا البلاغ المبين. لسورة النحل هذا فرمي فهل على الرسل إلا البلاغ المبين. آية پیغمبران جگەلە گەیاندنی ڕوون و ڕاشکاو هیچی دیکەیان لەسەرە واتە هەر تەنیا ئەوە ئەرچیانە. بەڵام ئایا دوای پێڕاگەیاندن لەسەری ژیانە کە خەڵکی پێوە پابەندکەن؟ نەخێر. خوای پەروەردگار لە سوورەتی قەسەسدا دەفەرمێ إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء وهو أعلم بالمهتدين. ئەم ئاەتە لەبارەی چی هاتەخوا؟ لە صحیح بوخاری مسلم داهاتووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە لە مەککە سوورەتی قەسەس یەکێکە لە سوورەتە مەککەیەکان زۆر مەبەستی بە ئەبوطالیب مابی مسلمان بێ ئیمان بێنێ بێتە نێو ئیسلامەوە زۆر داوای لێ دەکرد. ئەویش چەند ڕیواتێکی لێ ژێڕدراوەتەوە یەکێکیان دەڵێ لەولا ئەن تعەیڕەنی نساء قڕیش لأقررت بها عینەک. ئەگەر لەبەر ئەوە نەبێ کە ئافرەتانی قڕیش ڕەخنەم لێ بگرن بڵێ ئەبوطالیب لە مردنیە ترسا دڵی تۆم بەوە خۆش دەکرد شایەتمانم دێنا. خوا ئەم ئاەتەی ناردە خوار إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء. لا تهدي يعني چی؟ جا کاکە پەیوەند
تێگەیشتن لە وشەکانی قورآن زۆر گرنگە باشە ئەی خوای پەروەردگار بە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام وئینەکە لەتەهدی ئیلا صراطی مستەقیم ئەمە لە سوورەتی شوڕادا تۆ هیدایەت دەکەی بۆ ڕێڕاست لێرەش دەفەرمێ ئینەکە لا تەهدی من ئەحبەبتە ئەوەی کە خۆشت بێت تۆ هیدایەتی نادەی لێرە سەلبی هیدایەتی لێ دەکا نەفی هیدایەتی لێ دەکا لەوێش ئیسپاتی هیدایەتی بۆ دەکا وانییە هیدایەت لە قورئاندا بە دوو واتە هاتووە دەتوانین بڵین بە زیاتریش بەڵام لێرەدا ئەوەی من بەسمە ئەم دوو ئاەتە بە دوو واتە هاتوون هیدایەت بە مانای ڕێپێشاندان ئەوە ئەرکی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام وئینەکە لەتەهدی ئیلا صراطی مستەقیم ئەرکی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام ڕوونکردنەوە ڕێپێشاندان ڕێخستنە بەرچاو ڕوونکردنەوە بەڵام ئایا ئەرکی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام خستنە سەر ڕێڕاست ئەو هیدایەتەی کە دەفەرمی ئینەکە لا تەهدی من ئەحبەبتە ئەتۆ ئەو کەسی کە خۆشت دەوێت ناتوانانی هیدایەتی بدەی واتە ناتوانانی بیخێ سەر ڕێڕاست دەتوانی پێشانی دەی بەڵام ناتوانانی ئیجباری کەی وما أنت عليهم بجبار وما أنت عليهم بمسيطر كواتا أرشي پیغمبران عليهم الصلاة والسلام شي بوا أرشي توجمي إسلاميش همان أركا پیغمبران عليهم الصلاة والسلام وكو باس مان کرد خواده فرمي تنیا گەیاندن و ڕۆشنکردنەوە بەرچاوڕوونکردنەوەیان ئەرکە نەک خەڵک ناچارکردن بۆی ئەو ڕێڕاستە بگرن بەڵکو لە سەریان پێویستە ڕێڕاستەکەیان پێشاندن بەڵام ناچاریانکەن ئەو ڕێڕاستە بگرن جارێ ئەوە ڕەنگە بتوانن ڕواڵەتی خەڵک ناچارکەن وەکو بەڕواڵەت بەڵام ئایا دەتوانن ناخیان ناچارکەن بە تەئکید نەخێر جا دەڵێن جارێک مامۆستایەک زۆر تەکلیف لە کەسێک دەکا نوێش بکە ئەویش دیارە دەبێت قەناعەتی پێ نەبوو بێ یا قەناعەتی بە تەمبەڵی نەیکردووە هەر زۆر تەکلیفی لێ دەکا دەڵێت دەبێت ئەم نوێژە هەر بکەی هەندێک لە مامۆستایان لەو ڕۆ سادەن یعنی ناگەڕێنەوە بۆ شەی شتەکە ئەو کەسە ڕەنگە هەر قەناعەتی نەبێ ئیمانی نەبێ ئەویش دەڵێ باشە نوێژی نێوەڕۆ دەبێ وەڵا نوێژەکەدا دەبەستێت دەڵێنێتە مێ دەکەم 4 کات نوێژی نێوەڕۆ بۆ مامۆستا فڵان کەس وەڵام مامۆستاش سەلام دات و کۆ دڵ هەر کافر بووی هەر لێی گەڕێ نوێژ چۆن بۆ من دەکرێت دەڵێ ئاخردەی مامۆستا من پێم گوتی نایکەمە تۆ دەڵێ هەر دەبێ بیکەم مانە بۆ تۆی دەکەم مەبەستمەوەی کە ناگونجێ ئەگەر هەر فکرێک بەرنامەیەک بگونجێ بە زۆر پسە پێندرێ بەسەر خەڵکدا ئیمان و ئیسلام ناگونجێ پسە پێندرێ بەسەر خەڵکدا وەختێک بەسەریاندا دەسەپێنی وەکو گوتم ناچاریان دەکەی کە خۆ بە موسڵمان پێشاندن لە ڕاستیە تۆ لە حاڵەتی کوفری ئاشکراوە دەیانگوازێ بۆ حاڵەتی کوفری پەنهان واتە نیفاق کە حاڵەتی نیفاقیش خراپترە لە کوفری ئاشکرا مامۆستا زۆر جار لە کتێبەکانە لەسەر شتی ورد ئەوەستیت ئێستا بەراوردێکم بینی لە بینی جیهانێتی ئیسلام و ئەوەی کە پێی گوترێ جیهانگیری عەولەمە دەگوترێ خۆ ئیسلامیش دینێکی جیهانگیرە ینی ئومەمیە بە جۆرە لە جۆرەکان بەڵام ئەو ئومەمیەتە لەگەڵ ئەم گڵۆباڵەیە ینی چ جیاوازێکیان هەیە یعنی ئەو بەراوردە چییە کە جیهانێتی ئیسلام جیاکاتەوە لەوەی کە پێگوترێ عەولەمە یا پێگوترێ جیهانگیری بەڵێ کاک پەیوەند من لە کتێبی چەند مەسەلەیەکی باوی سەردەم کە تا ئێستا 6 جار بە کوردی چاپ کراوەتەوە و تەرجەمەی زمانەکانی عەرەبی و فارسی و تورکیش کراوە و وڵاویش کراوەتەوە فەسڵێکم بەشێکم تەرخان کردو بۆ بەراورد لە نێوان جیهانێتی ئیسلام و جیهانگیری ڕۆژئاوا کە گلۆبالیزیشنی پێ دەڵێن گلۆبالیزیشن لەوێدا قسەی مفەسەڵم کردو بەڵام ئێستا هەر بە کورتی ئەوە دەڵم کە ئیسلام بۆ بە ئیسلام گوتۆ جیهانێتی بەڵام ئەوی دیکە جیهانگیری ئیسلام جیهان چۆنە خۆی ئاوای تەماشا دەکا ئەوە ئاوای مامەڵە لەگەڵدا دەکا دەستکاری ناکە چکە جیهانگیری یعنی جیهانگرتن جیهان کۆنتڕۆڵکردن هەتا من لەو کتێبەی خۆمدا ناوم لێناو گوتومە ئەوە لە جیاتی بڵێ عەولەمە دە بڵێ ئەمڕەکە یعنی بە ئەمریکاییکردن یا بە ڕۆژ ئاواییکردن هەرچەند ئێستا زلهێزی دیکەی و چین و ڕووسیش هاتوونە مەیدان جا ئیسلام بۆچی کە ئەگەر ئیسلام دەسەڵاتی بێ بەسەر دنیادا بۆ پێ دەڵێن جیهانێتی العالەمیە نەک عەولەمە عەولەمە ئەها ئەگەر تەماشا بکەی سیغەکەشی لە زمانی عەرەبیشدا وەکو کەوکەبە وەکو قەولەبە لە خاڵقدان
کە تو تەماشا بکە ڕۆژ ئاوا ئەمریکا مەسەلەن ئەو وڵاتانی رووسیا ئەوانە هەر کامێکیان وەختی دەسەڵاتیان دەبێ دەیانێ ئەو خەڵکو ئەو عیباد و بیلادە بەو شوێ لێ بکەن کە خۆیان پێیان چاکە بەڵام تەماشا ئیسلام بکە کاتی خۆی کە ئیسلام دەسەڵاتی بووە هاتووە جوولەکە هەر وەکو جوولەکە مامەڵی لەگەڵدا کردووە بوذایی هەر بوذایی بووە لە پەیکەرەکانی بوذا گەڕاوە هیندۆسی هەر گایان پەرستووە مەجووسی هەر ئاگریان پەرستووە جاری کەس باسمان کردووە لە کاتێک کە مسلمانان ئێران دەگرن نامە دەنووسن بۆ عومەری کوڕی خەتاب خواری ڕازی بێ خەلیفەی دووەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵێن لێرە قەومێکی لێیە مەجووسیەکان ئاگر دەپەرستن چیان لێ بکەین هەروەها ئەوانە مەحرەمەکانی خۆیان نیکاح دەکەن خوشک و کچ و دایک و کە تەمان ئەوەی ستاش ئەوە لە ئاینی مەجووسیدا هەیە عومەر خواری ڕازی بۆیان دەنووسێتەوە دەعهم وما یدینون لیان گەڕن دینیان چۆنە قەنەعەتیان چۆنە لیان گەڕن یا خاوە کتێبەکانی دی جوولەکە و نەسرانی گۆشتی بەرازیان خواردووە شەرابیان خواردوێتەوە ئەو کاتیش ئایا ئیسلام ڕێی لێگرتوون توێتینا بەڵام نابێت لە بازاری مسلماناندا شەرابەکەتان بفرۆشن گۆشتی بەرازەکە لە بازاری مسلماناندا بفرۆشن بۆ خۆتان لە گەڕەکی خۆتان و لە شاری خۆتان کەواتە ئیسلام دێنێ مامەڵە لەگەڵ خەڵکدا دەکا لەگەڵ دنیادا دەکات بەو شێ کە دنیاکە هەیە بەڵام بانجی دەکا بەرچاوی ڕۆشن دەکاتەوە تێی دەگەێنێ قەنەعەتی بوو چاکە قەنەعەتی نەبوو دەڵێ باش تۆ نامسڵمانی هەر نامسڵمان بە بەڵام نامسڵمانێکی تەبابە دژمە بە بەڵام ئەوی دی نەخێر تەماشا بکە من لەو کتێبەی چەند مەسەلێکی باوی سەردەم لە باسی عەولەمە و جیهان گیری ئەوەدا باسم کردووە گوتومە کاتی خۆی مسڵمانان 800 ساڵ لە ئیسپانیا ئێستا بوون ئەو کاتە ئەندەلوسیان پێدەگوت 800 ساڵ نەسرانیەکانیان ناچار نەکردیان کەنە مسلمان هەر بە نەسرانێتی خوانمانەوە ئەوان لەگەڵ مسلمانان گڵۆڵیان کەوتە لێژی دوای 800 ساڵ دوای 800 مسلمانانیان سەرپشک کرد یان کافر دەبێ گۆشتی بەراز بخۆی و دەبێ شەراب بخۆیەوە و دەبێ نوێژ نەکەوی دەبێ ڕۆژوو نەگری یان دەتکوژی دوایی کە زۆریان لێ کوشتن وتیان کاکە ئەو کوشتە ناکرێت وتیان بە بژاردەیەکی دیکەشیان بدەینێ یان بڕۆن ئەو ملیۆن مسلمانانە چەند ملیۆن بوون هەمویان قڕەبڕ کردن مەگەر ئەوەی بەدزی بە پەنهانی بە مسلمانەتی مابێتەوە ئەوە تا کوفر ئاوا دەکا مسلمانیش ئەو وەکو گوتم ئەو جوولەکە و نەسرانی و یەزیدی و مەجووسی و بوذایی و هیندۆس و هەمووی هەر بووە لە ژێر سای دەوڵەتی ئیسلامیدا کەسی ناچار نەکردووە نە پەرزگای لێ ڕوخاندوون نە ناچاری کردن واز لە ئاینی خۆیان بێن بۆ چونکە ئەهلی ئیسلام بووناسیەکەیان وایان پێ دەڵێ بووناسیەکەیان پێیان دەڵێ دنیا شوێنی تاقیکردنەوەیە شوێنی تەصفیح حساب نییە و پاشان دینەکەیان پێیان دەڵێ قل یا أيها الكافرون لا أعبد ما تعبدون لكم دينكم ولي دين دەڵێن دینەکەمان ڕێداوە کە ئەوانە دینی خۆیان پراکتیزە و تەطبیقکە زۆر باش مامۆستا وەختێک دەتەوێ هەندێک ئینحراف و لادان هەیە لە ناو مێژووی موسڵمانان لە بەرچاوی بگریت دەنووسی شتێکی ئاشکرایە کە ڕیسپەڕ شاز نەک بنچینە هەڵناوەشێنێتەوە بەڵکو بوونی زیاتر ئیسپاتەکات لێرەدا مامۆستا پرسیارەکە ئەوەیە جەنابەت ئەتەوێ داکۆچی لە چی بکەیت بەتایبەتی ئەو بابەتانی کە مەسەلەن بۆ منە لە ناو مێژووە هەیە کە زۆر جار وەکو تەعنێک وەکو توزان وەکو پنتێکی ڕەش دەهێنرێتەوە پێشەوە جاری وا هەیە هەتانانە مسلمانەکە هەر لە بەرۆی مێژووی مسلمانانە تەنانە ئامادەیە داکۆچی لێ بکات دیفاعی لێ بکات وەکو چۆن دیفاع لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەکە قسەکە لەسەر ئەوەیە ئەمەی کە جەنابەت باسێکەی ئەم ئینحراف و ئەم لە ڕێ دەرچوونە ئەم حاڵەتە شازە کە نابێتە مەسەلەن بۆ منە بە جۆرە لە جۆرەکان بە گەواهیەک لەسەر مەسەلەن بۆ منە بابەتی مەسەلەن بۆ منە کە ئێمە ئێستا لێرە دیفاعی لێکین بەبەست چییە زیاتر لێرەیە مەبەستم ئەوەیە کاکە پەیوەند کە بنچینە لە ئیسلامدا ئازادی خەڵکە ئەو قاعدەیە بنچینە لە ئیسلامدا ئەوەیە کە لا ئیکراها فی الدین تۆبزیکردن و سەپاندن نییە لە دیندا و ئەم ئاەتە کە ئاەتی ژمارە 257 لە سوورەتی ئەلبەقەرە خۆی هاتنە خوارەوەکەی زانی چی بوو ئەوە بوو کە کەسانێک لە یەثریب
پێشەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بچێ بۆ مەدینە ناوی یەثریب بوو لەسەر خۆیانیان نەزر کرد بوو ئافرەت هەبوو منداڵی نەدەبوو لەسەر خۆی نەزر کرد بوو ئەگەر خوا کوڕی بداتێ بیکاتە جوولەکە یا بیکاتە نەسڕانی تسلیمی ئەوانی بکە بڵێ ها بۆم پەروەردەکەم بیکەنە جوولەکە بیکە نەسڕانی دەیانزانی ئەوانە دینێکی ئاسمانیان هەیە هەندێک لەوانەی کە کوڕەکانیان کردبوونە جوولەکە و نەسڕانی دوای ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەچێت بۆ مەدینە و ئیسلام بڵاو دەبێتەوە دەیانەوێت بابوداکەکان دەیانەوێت کوڕەکانی خۆیان بە تۆبزی بێنەوە نێو ئیسلام خوا ئەم ئاەتی لەبارەوە دابەزان لا ئیکراهە فی الدین قەد تەبەیەنە الڕوشد من الغەی تۆبزیکردن نیە لە دیندا کوڕەکانتان کە بوونە جوولەکە بوونە نەسڕانی ناچاریان کردن بیان کەنەوە موسڵمان بۆ قەد تەبەیەنە الڕوشد من الغەی سەرڕاستی لە سەرگەردانی و بێمرادی لێک جابۆتەوە کە ڕوشد بەرهەمی هیدایەتە غەیش بەرهەمی ضەلالە واتە مادام ئێستا ڕێ ڕۆشن بۆتەوە ئەو کاتە ئەو مرۆڤانە سەرپشکن کەواتە من دەمەوێ بڵێم ئەوە برچینەیە لە ئیسلامدا ئەدی چییە شاذ دەگمەن و ڕیسپەر چییە ئەوەیە کە ئەگەر سوپایەکی ئیسلام ئەگەر دەسەڵاتدارێکی مسلمانان حکمڕانێکیان جوولەکەیەکی ناچار کرد بێ نەسرانێکی ناچار کرد بێ بوزایەکی ناچار کرد بێ شەڕی بە خەڵکێک فرۆش بێ بە تەماعی کە پارەی پێوەشک سامانی پێوەشک بردووە ئەوە ڕیسپەڕە ئەو بنچینەی پێ هەڵناوەشێتەوە کە لە مێژووی ئیسلامدا ڕیشەدارە جا لێرەدا ئەوە شتێکی خۆشی هێنامەوە بیر دەجێڕنەوە لە منتیقەی پشدەر من بابموان بۆیان جێڕامەوە بە ڕەحمەت بن داگو کابراایك هەبووە بڵێن بۆ خۆی نوێژنەکەر و بێدین بووە بەڵام جوولەکەیەکی بازرگان هەبوو کاتە جوولەکە بە زۆری بازرگان و زێڕنگەر و ئەوانە بوو دەوڵەمەند بوون تەماع لە سەر و سامانی جوولەکەەکە دەکە ڕۆژی دەچێت ڕێی پێدەگرێت کەمینی بۆ دادنێ وڵا جوولەکە دەگاتە ئەو شوێنە و دەکەوێتە بۆسەکەی و دەڵێ ڕوود بۆ ڕوود بە ینی هەرچی پێتە داینێ ئەویش دەڵێ آخر بۆ ڕوود بم دەڵێ آخر ڕوود بۆ دەنا دەتکوشم دەڵێ بۆچی دەمکوژی دەڵێ یان دەبێ مسلمان بی یان دەبێ ڕوود بیەوە وڵاویش دەڵێ آخر خۆم بۆم هەیە جوولەکە بم دەڵێ نەخێر دەبێ یان مسلمان بیان یان دەبێ شتەکانت دانی دەڵێ باشە مسلمان دەبم بەڵام بڵێم چی دەڵێ وڵا نازانم هەر تەماعی لە پارەکەی کردووە جا کەواتە لە ئیسلامدا ئەگەر کەسێکی وە ئەوەی کرد بێ بەڵام ئەو هەموو جوولەکانە لە وڵاتی مسلماناندا ژیاون کەس ناچاری نەکردن هەڵیان جێڕێتەوە ئەمەیان شاذە ئەمە ڕیسپەڕەکەیە ئەو خەڵک جوولەکە بوون نەسڕانی بوون مەجووسی بوون لە وڵاتی مسلماناندا لە ژێسایی دەوڵەتی ئیسلامیدا کەس ناچاری نەکردن وازدە دینەکەیان بێن ئەو بنچینەکەیە بۆیە دەڵێم ئەو شتە شاز و دەگمەنانە ئەو ڕیسپەڕانە بنچینە گشتەکان پێڵ ناوەشێتەوە مامەستا هەر لە پێشێکیان نووسی ئیسلام لە بەرامبەر دەوڵەت و دەسەڵاتی خۆیدا خەڵکی کردوتە سێ بەش یەکەم مسلمان دووەم نامسلمانی تەباو گونجاو نامسلمانی تەباو گونجاو سێم نامسلمانی دژ و نەگونجاو مامەستا زۆر جار لەلایەن خەڵکی ئەوانەی کە پێیانە گوترێ خوێنەوار و ڕۆشنبیر زۆر جار ڕخنە لەوە گیرە کاڵێن ئیسلام یا ئیسلامیەکان ئەکەونە یەکسەر ئەکەونە پۆلێنکردنی کۆمەڵگا دابەشیانەکەن بەسەر ئەوەی کە مەسەلەن بۆن من ئەوەی کە زۆر جارانی تەسەورەکەن کە دیدەکە دیدێکی ئایدۆلۆژی تایبەتیشە دەڵێن ئەوە مەسەلەن بۆن منایەخن بە ئەوانی کە لەگەڵ خۆیانن ئەوە پیانە گوترێ مسلمانی ڕێک و پێک و باش و فڵان و ئەوەی تریان کە لەگەڵ خۆیان نیان پێ گوترێ مەسەلەن مسلمانی ناساڵح و اینجا پەڕنەوە بۆ خەڵکی ترکە خەڵکێکە کە مەسەلەن بۆن منە بە دینداریان نازانن ئەوە مەسەلەن ینی بە کوردەکەی پۆلێنەکە جێگای ڕخنەیە تۆ بۆ ئەم بابەتە چیڵە ینی وڵاهێم بۆ بەم بابەتە دەڵم جاچێ هەیە خەڵک پۆلێن نەکە بەڵام گرنگە پۆلێنکردنەکەت پۆلێنکردنێکی مەنتیقی بێ تەماشا بکە ئەمریکا خەڵک پۆلێن ناکە چێ لەگەڵ ئەمریکایە و چێ دژی ئەمریکایە ئەسڵەن ئەوانە زۆر زار بێلایەنیش نایاڵنەوە کاتی خۆی لەبیرتانە جۆرج بۆشی کوڕ گوتی هەر کەسێ لەگەڵمان نەبێت دژمانە من ئەو کاتە لە سزنی ئەمریکایەکان بووم دەمگوت ئەو ڕئیسەی ئێوە
دەرفەتی بۆ بێلایەنیش نێشتوتەوە لە ئیسلامدا محاید و بێلایەن هەیە تەبا هەیە دژوناکۆک هەیە بێلایەنیش هەیە بەڵام ئەوەی ئێوە دڵەوی لەگەڵمان نەبێتشمانە بەس مامۆستا ببوورە هەروەکو قەوسێکانی ئەوەی ئەمریکا یاخود ئەوەی زلێزەکان زۆر جاریە پۆلێنێکی سیاسیە پۆلێنێکی ئابووریە قسەکە لێرە لەسەر پۆلێنێکی ئاینیە ئاجا من بۆیە دەڵم جا پۆلێنی سیاسی و ئابووری زۆر خراپە پۆلێنی ئاینی چاول لێ بێت ئەوە مسلمانە ئەوەشیان نامسلمانە تەماشای پۆلێنی ئیسلام چەند شتێکی مەنتیقیە ڕازەکەی ئیسلام نایە بڵێ وڵا ئەوە دەوڵەمەندە دەبێت ڕێزی لێ بگری ئەو فەقیرە دەبێت بیپڕیشێنیەوە یاخود ئەوە لە ڕووی سیاسی و حیزبەکەی تۆیە وەکو ئێستا هەردوو حیزبی حکومڕان لە وڵاتی ئێمەداوا ناکەن لە دەڤەری پارتی نەک خەڵکی دیکەی ئەسڵەن یەکێتیش ڕەواجینی و ڕێی پێ نادرێ وەکو پێویست لە دەڤەری لای یەکێتی بە هەمان شێوە نەک پارتی خەڵکی دیکەش و نەک خەڵکی دیکە پارتیش کە دوو حیزبی بە حساب حکومڕان و وڵاتەکە پێکەوە بەڕێوە دەبن تەماشای پۆلێنکردنی ئیسلام کاکە پەیوەند من نابێ بکەوینە ژێر کاریگەری قسەی هەندێک ڕۆشنبیری کە لە میثالیات و ئایدیالیانە قسە دەکەن وەرە سەر واقع هیچ هێزێک نییە هیچ دەوڵەتێک نییە خەڵک پۆلێن نەکە بەڵام تەماشای پۆلێنکردنی ئیسلام چەند مەنتیقیە دەڵێت تۆ ئەوە مسلمانە ئەوە مسلمانە ئەوی دیکە نامسلمانە ئەمن خۆشم پارازۆر بڵم کافر بۆ ئەوە نهێنی تێدایە مەرجنی هەرچی نامسلمان بێ کافر بێ کە بەداخەوە نەک مسلمانان زۆر لە مامەسایەکان ڕەنگە و حەقیقەتەوە پێویست نەزانن وارزان هەرچی مسلمان نەبوو کافرە وان نییە بەڵێ وان نییە منەوە لە زۆر لە کتێبەکانی خۆمدا لەو مۆسوعەیەکە لەسەر ژندا نووسیومە کە 15 ساڵە چاپ کراوە لە کتێبەکانی دیکەی خۆمدا باسم کردو لە مەسەلێکی باش سەردەمدا کە نامسلمانان دەبنەوە بە دوو بەش کافر بێبڕوا لەگەڵ نامسلمان جا نامسلمان یعنی چی خۆ کافریش هەر نامسلمانە بەڵام کافر لەسەر چێشی ئیسمی فاعیلە کافر یعنی چی یعنی ساتر داپۆشەر بریتێ لەوە کەسێ حەقی پێگەی بێ حەقێکی کە لە قورئان و سونەتدا بەرجەسێ پێگەی بێ ڕەفزی کردبێ ئەو پێی دەگوترێت کافر بۆ چونکە حەقێکی پێگەیشت و ڕەتی کردوێتەوە ئەدەوەی حەقی پێ نەگەیشت بێ پێی دەگوترێت کافر جا خۆ هیچ ڕەفز نەکردووە خۆ هیچ حەقێکی پێ نەگەیشت تۆ دای پۆشی بێ کەواتە ئەو ناوەی بۆ بەکار نایە ئەی چی بۆ بەکاردێ دەڵی نامسلمانە یعنی نەهاتۆتە نێو ئیسلام جا بۆ زانیاریت کە نەهاتۆتە نێو ئیسلام وەکو چۆن لە حکمی دنیاییدا بە کافر داناندرێ و حکمی کافرانی بەسەردا ناچەسبێ بۆ قیامەتی شەروایە بۆ قیامەتیش مەرجینی هەرچی مسلمان نەبوو یەکڕێ بۆ دۆزەخ بێ بۆ خوای پەروەردگار دەفەرمێ وما كنا معذبين حتى نبعث رسولا ئێمە سزادەری خەڵک نین نە لە دنیادا نە لە دوا ڕۆژدا هەتا پێغەمبەریان بۆ نەنێری ئیشێ بۆ هێڵە جاوانێ پێغەمبەری خاتەم هاتووە عەلەیهی سەڵات وسەلام ڕاستە بەڵام ئایا بانگەوازی پێغەمبەری خاتەم پەیامی پێغەمبەری خاتەم وەکو خۆی بەو خەڵکە گەیشتووە ئەوە هێندێک کەس لە دنیا شارەزانیە کاک پێوە من ئێستا تۆزە گەڕاوم بە دنیادا چوون بۆ ڕۆژهەڵاتی ئاسیا بۆ ئەوروپا بۆ وڵات خەڵک هێ تا ئێستا هەر باسی ئیسلامی نەبیستووە هەیە باسی ئیسلامی بیستووە بەڵام بەلینگە قوچی بیستوێتی بە هەڵەوژێڕی بیستوێتی یعنی ئێمە دەڵین ئیسلام دینی ڕەحمەتە دینی ئاشتیە دینی تەباییە دینی عیلمە دینی دادگەریە دینی حەقە ئەو بە عەکسی ئەوانە بیستوێتی کەواتە کەسێک ئەو دینەی ڕەفز کردبێ کە ئەوە نییە کە خوا ناردوێتی بەڵکو لە خەیاڵ و لە ئەندێشەی ئەودا بە هەڵاوجێڕەوەی هەیە دەڵێ خوایە وەڵای ئەوە من بیستم من ئەوم نەبیست کە ئەو دینەی تۆ فەرمووتەوە لە قورئان و سونەتدا من شارەزانە بووم و دەشم بیست کە ئەو ئیسلامە خەڵک ناچار دەکا دژی عیلمە دژی پێشکەوتنە دژی مافی ئافرەتە دژی مافی میلەتانە من وام بیست بوو جا خوایە تۆ قبوڵت دەکرد من وا بڕوا بە ئیسلام بێنم کە ئاوایە خوا دەفەرمی نەخێرمەوە منە ناردووە جا کاکە پەیوەند بۆیە من گوتومە مسلمان ئەوە مسلمانە نامسلمانیش ئەویش دەبنەوە دوو بەش بێبڕوا کە کتومە دژ و ناکۆک چێ دژ و ناکۆکە لەگەڵ ئیسلامدا کەسێک کە ئیسلام دەناسێ و دژایەتی دەکات
ڕەفزی دەکا ئەدی ئەوەی کە جارێ یان ئیسلام ناناسێ بەڵام لەگەڵی تەبایە یا ئیسلام دەناسێ و لەگەڵی تەبایە بەڵام ڕاشی پێنەهێناوە ئایا ئەوە هەرو ماوەڵێ وەکو دوژی ناکۆکەکەی لەگەڵدا دەگرێت نەخێر خۆ هەموو ئەو ئاەتانی باسی قیتال و ڕوبەڕووبوونەوە بەرەنگاربوونەوە دەکەن هەمووی مەبەست پێ ئەو نامسلمانانەیە کە سەنگەر لە دژی ئیسلام دەگرن ئەگەر نا سێ تیرەی جوولەکە لە مەدینە هەبوون بەنو قەینوقاع و بەنو نەضیر و بەنو قوڕەیڵە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی دەبێت سەرانە بدەن نەخێر فەرمی دەبێت مسلمان بن نەخێر بانگەوازی دەکردن تێدەگەیاندن بەڵام ئایا ناچاری کردن مسلمان بن ناچاری کردن سەرانە بدەن نەخێر کەواتە سەرانەدانیش ئەوەش ڕاست نییە کە هەموو نامسلمانی سەرانی لێوەربگیرێ بەڵکو چەندان جۆرە ڕێکەوتن هەیە لە نێوانی دەوڵەتی ئیسلامی و نامسلماناندا جاری وایە بەس شەڕمان مەکەن و شەڕتان ناکەین پێ دەگوترێ موادعە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ وادع بەنی ضەمرە عەشیرەتێک بوون پێغەمبەر سەڵسەم فەرموو چوو ڕێکەوتنی لەگەڵدا کردن کاکە مسلمان مەبن لەسەر دینی خۆتان بن و شەڕمان مەکەن شەڕتان ناکەین هیچ پارەش مەدەن سەرانەش مەدەن سەرانەدان یەکێک بووە لە تعبیرەکانی ئەوە کە ئەم قەوارە سیاسیە لەگەڵ دەوڵەتی ئیسلامیدا تەبایە بەڵام جاری وا هەبوو کە نەخێر هاوکاری دیکەیان کردن جاری وا نەخێکا کە شەڕمان مەکەن شەڕتان ناکەین زۆر شت هەیە لەو وارانە دەبێت ڕاست بکرێتەوە زۆر شت هاتوۆتە نێو ئیسلامەوە بە ناوی ئیسلامەوە لە ڕاستیدا زادەی واقعی مسلمانانە زادەی واقعیی مێژوەیە کە مسلمانان تێدا ژیاون و هەندێکی کاردانەوەیە کاردانەوە بۆ واقعە کە ئەو کاتە مسلمانان تێدا ژیاون مامۆستازانم لە شوێنێکی گرنگە بچڕێن بەڵام چ بکەن هەڵقەی ژمارە 57 کۆتایی هات هیوادارم بتوانین بچینەوە سەر ئەم بابەتە بۆی لە ئەڵلقەی داهاتوە درێژە بابەت کوردەواری خۆمانتان لە شوێ ساولێگری زۆر باشە بەڵە خۆشەویستان ئێوەش بەخوای گەورە ئەسپێرین تاکو و بە گەشتنەوەیکی دیکە سوپاسدانەکەین سوپاس بۆ جوگرتنی هەموو لایەکتان و